خی گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست دوای نزیکەی سێ مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون لە سەرپێکێنانی کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر دانای سعید سۆفیس ڕێکخەری ئەنیسوتی ڕیفۆرم بۆ گەشەپێدان لە ستۆدیۆی سەرکی، هەروە لە سلێمانیشەوە کەمال ڕەئوف سەرنووسەری ماڵپەڕی شارپرێس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینی. کۆمەڵ لە کۆڕێکدا بۆ ئەندامانی حیزبەکەی لە ناحیەی سیروان هەڵوێستی کۆمەڵی لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت خستە ڕوو. کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ڕایگەیان حیزبەکەی بۆ بەشداری لە حکوومەت بنەمای خۆی هەیە و لە دوای بەشداری لە هەڵبژاردننی 2005 تا ئێستا ڕاستەوخۆ دوای هەڵبژاردنیان پێش ئەوە بڕیاریان نەداوە بەشداری حکوومەت دەبن یان دەبنە ئۆپۆزیسیۆن. کۆمەڵ لەوەتی بەشداری هەڵبژاردننی کردووە لە 2005ەوە هیچ کات پێش هەڵبژاردن یان یەکسەر دوای هەڵبژاردن هەڵوێستی خۆی دەرنەخستووە. معنایەوە نییە کە بڕیارمان نەداوە پۆزیسیۆن بین وڵا لە دەرگا ڕاوەستا بێتین لە دەرگامان بدرێ و پەرۆژ بین. نەخێر، وا حاڵی بووین کە ئێمە لایەنێکی سیاسی بەشدارین لە هەڵبژاردن، دوای هەڵبژاردن جوڵەیەک بۆ پێکێنانی حکوومەت دروستە بێ، گوێ بگرین لەو لایەنەی کە پێکێنەری حکوومەتی هەرێم دەبێ، بزانین بەرنامەی حکوومەتەکە چییە. کارگەڕی ئەنجومەنی سیاسی باسی لەوە کرد بەلای ئەوانەوە گرنگ نییە کە کێ حکوومەت پێک دەهێنێ، بەڵکو ئەوەی گرنگە بەرجەستەبوونی خزمەتی هاوڵاتیان و بنبڕکردنی گەندەڵی و دابینکردنی دادپەروەری و شەفافیەتە. ئەو لایەنەی کە هەر کات بیەوێ گفتوگۆ لەگەڵ ئێمە بکا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بزانێ ئێمە تەماشای بەرنامەکەین، زۆر تەماشای کەسەکان ناکەین. ئایا ئەو بەرنامەی کە ئەیخەنە ڕوو کرۆکی بەرنامەکە خزمەتی تاکی کوردستانی تێدایە؟ وایە لەو بەرنامەدا کۆمەڵێ پرسیار هەن کە 4 ساڵی پێشوو حزب و پەرلەمانتار و تاکی کورد کردوێتی وەڵامی تێدایە؟ و ئایا ئەو لە بەرنامەی حکوومەت داهاتی نەوت و غاز لەمە دووە بۆ خزمەتی تاکی کورد دەبێ؟ کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ دەڵێت ئێمە ڕێڕەوی خۆمان هەیە بۆ کاری ئۆپۆزیسیۆنی، چاک ببینین دەڵێن چاکە، لە حکوومەتیش بین خراپە ببینین دەڵێن خراپە. ئەو کۆمەڵی ئیسلامی کوردستان کەس ناتوانێت مزایدەی هەڵوێست و مەوقفی لەسەر بکە. ئێوە و جەماوەری کوردستان دڵنیا دەکەینەوە ئەوەی کە کۆمەڵتان پێناسیوە بەوە ئەمێنینەوە. ڕازگۆ، یەک قسە، یەک هەڵوێست بەرامبەر ناحەق هەرگیز بێدەنگ نابین و لە هەر کوێ بین بەرامبەر گەندەڵی ڕادەوەستین و قسەی حەقی خۆمان ئەکەین. لەبارەی ئەمەنجە سەرکیەکانی کۆمەڵەوە محەممەد حەکیم ڕایگەیان بانگەوازی و سیاسەتکردن لە پێناو خزمەتکردن بە هاوڵاتیان لە ئامانجە سەرکیەکانی حیزبەکەیەتی، هەر بۆیە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت مزایدەیان بەسەردا بکات و دەڵێت بچنە هەر بەرنامەیەک بۆ خزمەتی خەڵک دەچن، نەک بۆ پۆست و پایە. داکۆکشی لە مافی خەڵکیش سیمای کۆمەڵ بووە لە ڕابردوو لە ئایندەش دەمێنێتەوە. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان کاکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوون تاکە سەرتا لە بەڕێزتانەوە دەست پێ بکەین. بەڕێزتان هۆکاری درەنگ پێکێنانی حکوومەت و یاخود نەبوونی گفتوگۆی جددی و بەرهەمدار لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکێنانی حکوومەت بۆچی دەگەڕێنەوە؟ ڕاستەکە ئێمە ئەنێوە ئەزمون یەکەم نییە لە تاخیربوونی با بڵێن دروستکردنی کابینە، هەتا ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵ ئەوەی کە وادە هەڵبژاردنەکان ئەسڵەن لە کاتی خۆیاندا ئەنجام نادرێن، بەڵام بە با بڵێن خوێندنەوەی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و ئەو ڕووداوانەی کە پێشتر با بڵێن ڕوویان داوە لە ناوچەکە
من پێم وایە نی چاوەڕوانی ئەوە دەکرێت کە هەم تشکیلکردنی حکوومەت هەم ئاسایی بوونەوەی با بڵێن پەیوەندی نێوان لایەنەکان کاتێکی زیاتری بووە. بە باوەڕی من ینی تا ئێستا بەشێکی لە کێشەکان پەیوەندی بە ناو خودی پارتی دموکراتی کوردستانیەوە، بەشێکی پەیوەندی بە پەیوەندی نێوان پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لایەنەکانی تر. بە تایبەتیش ئەو قسە و باسانێک کە ئێستا لە ئارادا بوون بوون ئێستا لە ڕێی کاندیدکردنی نێچیروان بارزانانی لەگەڵ مەسرور بارزانانی هەرێکە بۆ پۆستێک توانیوانە بگەنە چارەسەرێک بۆ باڵێن زۆرێک لە هاوسەنجی پارێزن لە نێوانی ئەو قسە و باسێک کە باز دەکرێت کە دوو باڵی جیاوازەیە لە ناو پارتی دموکراتی کوردستان توانیوانە چارەسەرێک بۆ ئەو باڵێن ململانەیە بدۆزنەوە. بەڵام ئەوەی ماوە ئێستا پەیوەندی نێوان باڵێن یاخود ئەو ململانەیە نێوان پارتی دموکراتی کوردستان و لایەنەکانی تر بە تایبەتیش یعنی ئێمە هەمووان دەزانین مەسەلەی ئەمری واقعی هەرێمی کوردستان دەخوازێت کە هەم یەکێتی هەم پارتی لەناو حکوومەت دابن لە دەسەڵات دابن، بەڵام ئەوەی کە هەیە ئێستا چۆنیەتی بەشداریکردنی لایەنەکانی ترە لە ناو حکوومەتدا بە تایبەتی کە مەسەلەی گۆڕان مەطرحە ئێستا لە گفتوگۆدان واروە هەندێک لایەنی تریش دەکرێت بێنە ناو مەسەلەکەوە. من پێم وایە بەشی هەرە زۆری ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی پۆستە سیادەکانە یەکلا بۆتەوە. پێشوەختە پارتی دموکراتی کوردستان کاندیدی هەیە هەم بۆ سەرۆکی هەرێم هەم بۆ سەرۆکی حکوومەت. ئەوەی ماوە کە با بڵێن سەرۆکی پەرلەمانە بەرای من ئەهمیەتێکی زۆر گەورەی نییە بۆ پارتی دموکراتی کوردستان لەبەرەوەی ئەگەر ئەو پۆستە لەلای هەر حزبێکی تر بێ پارتی دموکراتی کوردستان زۆرینەی دەنگەکانی هەیە. من پێم وایە پرسەکان دەتوانێت لێ بە ئاسانی یەکلا بکاتەوە. بۆ خۆیان 45 کورسیان هەیە و من پێم وایە دەتوانن کورسی پێویست یاخود دەنجی پێویستی تریش بۆ زۆرینەی سادا پەیدا بکەن لە پەرلەمان. بۆیە من پێم وایە ئەهمیەتێکی گەورەی نییە بۆ پارتی دموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمان، بەڵکو ئەو دوو پۆستەی تر کە کاندید دیاری کردووە ئەوەی دەمێنێت دابشکردنی پۆستەکانی ترە لەوێ لەوانەیە لە هەندێک سەر هەندێک وەزارەتی ئەوەی کە بە ناوی سیادی ناسراون لەوانەیە لایەنەکانی تر وەکو یەکێتی گۆڕان داوای ئەو پۆستانە بکەن، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی مەسەلەی وەزارەتی ناوخۆیە، وەزارەتی داراییە، وەزارەتی پێشمەرگەیە، وهروە دەکرێت قسە لەسەر مەسەلەی ئەنجومەنی ئاسایشیش بکرێ. بەڵام تا چەند بەڕاستی ئەوانە مەسەلەن پارتیش ئامادەیە گفتوگۆ لەسەر ئەو پۆستانە بکە. هەروە بورم مەسەلەی وەزارەتی سامانە سروشتەکان لەبیر کرد، ئەویش هەر لەوانەیە یەکێک بێ لەو پۆستانی لەو وەزارەتانەی کە ببێتە مای با بڵێن سەودا و گفتوگۆکان. ئەمانە دەتوانم بڵێم ینی زیاتر ئەوەی کە کۆسپە لە بەردەم پێکەنانی حکوومەت ئێستا مەسەلەی ناکۆچی لایەنەکانەوە ڕێککەوتن لەسەر خودی با بڵێن پۆستەکان. کارنامەی حکوومەتۆ نیە حکوومەتە چۆن دەبێت بۆیە دواکەوتووە یان حکوومەتێکی باش بێت. لەوانەیە هەندێک لایەن پێداگری لەسەرەوە بکەن، بەڵام لە ماهیەتدا من پێم وایە یان کێشەکان زیاتر کێشەیە لەسەر مەسەلەی دابشکردنی پۆستەکان و کامە وەزارەت کامە حزب دەکەوێت. احتیمالی هەیە هەندێک لایەن پێداگری لەسەرەوە بکەن کە پێویستە بۆ نمونە مەسەلەی چاکسازی لە بەرنامەی حکوومەتدا بێ، بۆ نمونە مەسەلەی هەندێک مەسەلەی تر لە بەرنامەی حکوومەتدا بێ پێداچوونەوە بە هەندێک سیستەم و هەندێک مەسەلەی داهات و مەسەلەی پرسی گەندەڵی و ئەم شتانە. بەڵام من باوەڕ ناکەم بەڕاستی خودی حکوومەتەکە جیاواز بێت لەگەڵ حکوومەتەکانی پێشوو. و زۆر جارێ باز لەسەر مەسەلەی نەوەی نوێ و ئەم شتانە دەکرێت. نەوەی نوێ وەستم وەکوونەوەی حزب نییە، جیلانەوەی نوێ نییە، بەڵکو ینی جیلێکی ترکە هاتۆتە پێشەوە. باز لەوە دەکرێت کە ئەو جیلە بە شێوازیشتر حکومڕانی دەکات. بەڵام پێم وایە ئەوەی کە درێژکراوی هەمان حکوومەتەکانی پێشترە، درێژکراوی هەمان سیاست و بەرنامەی پێشترە. بۆیە بەڕاستی من قەناعەت ناکەم کۆسپەکە لە بەردەمەوە بێت کە بەرنامەی حکوومەتیە، بەڵکو زیاتر پێوەستە بەوەی چێ چەندی لە کەکە بەردەکەوێت و دەتوانێت جێگای خۆی بکاتەوە و خۆی بە پارێزرایی بەڕاستی بێرێتەوە. چونکە یەک کێشە هەیە لە هەرێمی کوردستان ئەو حزبەی کە پێی وایە لەگەڵ لە دەسەڵات نەبێ لەوانەیە لە مەترسیدا بێ، ژیانی لە مەترسیدا بێ. لەبەرێ هەموو دەزانین زۆر جاروەیە با بڵێن دام و دەستگاکان دەبن بە بەشێک لە حزبەکان، یاخود بەواتایشتر دەتوانین بڵێن دام و دەستگاکان حزبەکان ئەو مؤسسانە بەکاردەهێنن بۆ سوودی تایبەتی یا حزبەکان یاخود هەندێک کەسی دیاریکراوە. ئەوە وا دەکاتی بەڕاستی مەترسی لەلای ئەو حزبانە دروست بکات کە لە دەرەوەی
کابینە لە دەرەوەی دەسەڵات دەمێنەوە. سپاس دەکەم کاگتۆر ئەگەر بچینە لای کاک کەمال زۆر سپاس بۆ بەڕێزیشتان بە بۆچوونی بەڕێزیشتان ئەوەی کە تا ئێستا دانوستانی لەسەر کراوە گفتوگۆی جدی نیە لەسەر مەسەلەی پێکەنانی حکوومەت پێ دوایە مەسەلەی ئاساییکردنەوەی پەیوەندی لێوان لایەنە سیاسەکانە بە تایبەتی پارتی یەکێتی کە لە دوای پۆستی سەرۆکۆمار و لەسەر دۆخی کەرکووکیش ناکۆکیان لە نێواندا دروست بووە؟ لە ڕاستیە ئێمە کاتێک کە ئەبینین قسە لەسەر پێکهێنانی حکوومەت دەکرێت گفتوگۆ لە نێوان لایەنەکانە دروست بووە پاشخانێکی بێمتمانەی پاشخانێک لە پێکەڵپژانی لایەنە سیاسیەکان لە بەردەستمانایەوە ئەمە لە درێژبوونەوەی ئەم بارگرژی و نامتمانەیە کە لە بینی ئەو لایەنە هەیە هەوڵ دەدرێت کە حکوومەتێک لە نێوان هەمویانە پێک بێنرێت وەک ئەوەی کە زانرێت ئەمە بەشێکی لەوەی کە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم ئەو دروستبوونی یان پێکهێنانی ئەم حکوومەتەوەیە کە ئێمە هەڵبژاردنێکی ساغڵەم و هەڵبژاردنێکی تەندروستمان نەکرد نەکاتەکەی نەوادەکەی و هەمان کات زۆر نزیک بوو لە هەڵبژاردننی عێراقەوە و دیسانەوە لەسەر پشکی دابشکردنی پۆستەکانی بەغداد بۆ خۆی ئەوە گرفتە و لە هەمان کاتە پارتی یاریەکەی بەرزتر کرد بەوەی کە پۆستی ئاکتیڤکردنەوەی پۆستی سەرۆکایەتی هەرێمی شێنایەناوە و لە هەمان کاتە کێشەی کەرکووکە وەکو خۆت وتێت کێشەی کەرکووکەیە باڵپەسێرایی ماوەتەوە و بەتابەتی هەردوو لایانی سەرەکی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە بەغداد لەسەر بەرکەوتنی یعنی بەریەک کەوتن لە بەرامبەر وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار هەموو ئەمانە وای کردووە کە ینی ئالۆزیەکەیە گرژیەکەیە ناتەباییەکەیە ئەمڕۆ لەگەڵێکێک لە شاندی بەشداربووانی یەکێتی نیشتمانی کوردستان قسەم من بۆ خۆم قسەم کرد پێم گوت ئێوە گەیشتنە هیچ نەتیجەیە گوتی ئەمەنە زۆرە ئەمەنە ئالۆزیەکان زۆرە ناتوانین وا بە ئاسانی بگەینە نەتیجە تەنها قسەمان لەسەرەوە ئەوە کردووە وەکو دەست پێ قسەمان سەرەوە کردووە نیەت پاکیمان نیشانداوە بەرامبەر بە بەشداربوونی لایەنەکان و خۆمان کە لەم حکوومەت و لەم کابینەیە بەشدار بین بۆیە ئالۆزیەکان زۆرە من پێم وانییە وا بە ئاسانی بتوان کۆنتترۆلی بکەن بەڵێ بەس کاک کەمال تۆش هاوڕات مەسەرەن ئالۆزیەکان تەنە لە بینی لایەنەکان نییە بۆ نمونە پارتیش لە ناو خۆی ناکۆکی هەیە بۆ نمونە جگەلەوەی کە پەیوەندیوانی یەکێتی و پارتی و یەکێتیش لە ناو خۆیدا لەسەر مەسەلەی پێکهێنانی حکوومەت خۆ تەنانەت ئەتوانم بڵێم بزوتنەوەی گۆڕانیش هێشتا لە ناوخواانە تەبانین و ڕەنگە پێگە جەماوەەکەی یا جەماوەەکەی جۆرێکی تری لە بستنەوەکە بێ و بەشێ لە سەرکردەکانیان جۆرێکی تر بۆیە پێما بێ ئالۆزە کێشەکان وەکو خۆشت دوتێت پارتی دموکراتی کوردستان هەندێک گۆڕانکاری کردو ئەم گۆڕانکاریانە بۆ ئەوان لە وەزنی سەقیلە و گۆڕانکاری نێچیڤان بارزانی یەکسانە بە گۆڕانکاری پۆستی دارایی وەزارەتی دارایی یەکسانە بە پۆستی وەزارەتی ناوخۆ لەگەڵ سەرچاوە سروشتیەکان کە ئەم سێ چوار وەزارەتە بەشێک لە داهاتی ئەم وڵاتە بەشێک لە نهێنی و ڕێخستنەوەی ئەم وڵاتە ژێرچنگی ئەم سێ چوار وەزارەتە بوون بۆیە ئێستا پارتی دموکراتی کوردستان یعنی بۆ خۆشیان ئەوان نهایەتی سیناریۆکە نازان بە کوێ دەگات و یەکێ لە خەمەکانی پارتی دموکراتی کوردستانەوەیە کە بۆیە پۆستی سەرۆکی سەرۆکایەتی پەرلەمانێک لا ناکەنەوە چکە گومانیان هەیە لەوەی لە وادەی ڕسمی خۆیانە بتوانن حکومەت تەشکیل بکەن و کێشەکان لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستانە بە تایبەت کێشەی گەورەن چکە یەکێتی نیشتمانی کوردستان ناوی حسابی 21 کورسی بۆ بکرێ ئەو داوای شەراکەت دەکات و مادام پارتی دموکراتی کوردستان پرسی سەرۆکایەتی رەمی ناوەتە پێشەوە ناچارە جۆرە لە ئیلتیزام بە داخوازەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بکە لەبەرەوەی کە ئەم وڵاتە ئەم ئەزمونە ئەم سیستەمەی کە ئێستا دامزراوە بە پارتی و یەکێتی دامزراوە بە خوار و خێچیەکانیەوە و بە باشەکانیشەوە و پارتی دموکراتی کوردستان چاوی لەسەر یەکێتی نیشتمانی کوردستانە بە دەرەجەی یەکەم بۆ شەراکەت نەک لایەنەکانی کە بەڵێ سوپاس دەکەین کاک کەمال دواتەگرێم ولا بەرزکار دکتۆر سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە پەیوەندەکانی یەکێتی و پارتی ینی لەسەر چ بنەمایەکە بۆ نمونە بۆچی هەمیشە ڕووی لە ئالۆزی یاخود بۆ نمونە دەبینین چەند ڕۆژی ڕابردوو لەسەر تویتێکی قوبات تاڵبانی پەیوەندەکان ئالۆزتر بوون ینی لەسەر مەسەلەی پارە و پۆستە پێدوایە بۆیە زوو پەیوەندەکان ئالۆز دەبێت لە مەسەلەی پێکەنانی حکوومەتیش کە بۆ خەڵک زەرور ناگەنانجەم
کاکەمال باسی هەندێک لەو کێشانەی کردێ لە بەغدا لەسەر پۆستی سەرۆک کۆمار و هەروە پۆستی وەزارەتەکانی یان زۆرێک لە ئاڵۆزی لە نێوانی یەکێتی پارتی هەیە لەسەر ئەوانەوە پێم وایە ئەوانەش کاریگەریان دەبێت لەسەر با بڵێن پەیوەندی نێوان ئەو دوولایەنە لێرە لە هەرێمیش و بێگومان یانی ئێمە پێشترشەوە دەزانین یعنی ئاڵۆزی و کێشە هەیە لە نێوانی هەردوو لایەن ینی بەرژەوەندی جیاوازیان هەیە لەسەر کۆمەڵێک پرس لەسەر کۆمەڵێکەوە پێشتر لەسەر مەسلەی داهاتی نەوت ینی ئەو قسەی جیاوازە بووە با بڵێن لەسەر مەسلەی ئیدارەدانی لەسەر ینی کۆمەڵێک شتی تر پێم وایە ئەو جیاوایە هەیە ئەو شتێک تریش باز لەوەکرا کە ینی مەسلەی بێمتمانەی من پێمانەوە بێمتمانەیە پەیوەندی ڕاستە خۆی تەنیا بەو کێشانی ئەم دوایەوە هەبێ ئەوە کە پەیوەندی بە مەسلەی 16 ئۆکتۆبەر و یاخود ئەو بەو دوانێک کە لە بەغدا ڕوویدا بەڵکو بە درێژایی مێژوو حکوومەتی هەرێم بە درێژاوی پێکەوە کارکردنی یەکێتی و پارتی لەسەر ئەساسی ئەوە بۆ کە بێمتمانەی هەبوو بەڕاستی هەتا خودی با بڵێن هاوپەیمانی استراتیژی لە نێوانی ئەو دوولایانە لەسەر مەسلەی بێمتمانەی دروست بوو خۆیان بە عەقدێکەوە بەستایەوە بە هاوپەیمانێتێک بەستاوە لەبەرەوەی هیچ متمانەیەکیان بەیەکەوە نەبوو لە ڕێ ئەوەیەوە توانیان بەیەکەوە کار بکەن یعنی ئەو بێمتمانەیە پێم وایانی بە درێژایی مێژوو ئەوە هەر هەبووە لەگەڵ یەک لە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی و بەم دواییە گۆڕانیشی هاتە سەر و لایەنەکانی تریشی هاتە سەرێ بۆیە ڕێخستنەوەی ئەوە دروستکردنەوەی متمانە ئاسان نییە من پێم وایە ئەگەر بێنەوە ناو حکوومەتیش هەمویان بەیەکەوە بەشدار بنەوە ئەو بەمانایان نییە متمانەیەک دروست بۆتەوە بەڵکو ئەوەیە ینی زۆرێکە لە شێوازی کارکردن بێکەوە هەندێک جاروەیە شێوازێکی کارکردنی ناچاریە بێکەوە بمانەوە نەمانەوە ئێستا ینی باز لە مەسلەی چەند زۆنی جیاواز دەکەین ئەو خۆی لە خۆیداوەیە نیشانەیەوەیە کە هەر زۆر هەر ئەوە و لایەنێکەوە بۆ خۆی دەسەڵاتی بەسەر ناوچەیەکدایە بەڵام بە ناچاری لەبەرەوەی لە چوارچێوەی هەرێمێکی نێمە لە چوارچێوەی عێراقدا ناچارین لەگەڵ یەک با بڵێن بەیەکەوە یەک حکوومەتمان هەیە یەک حکوومەتی مەرکەزی هەیە ناچارین لەگەڵ یەکیش بکەین یەک پەرلەمان هەیە بۆیە ینی حتمیە دەبێت لەگەڵ یەک ئیش بکەین بە شێوازێک دەبێت میکانیزمێک بدۆزینەوە بەڵام ئەوە بۆمانانی ینی دووبارەکە بەیەکەوە ئیشمان کردەوە متمانەکە دروست دەبێتەوە پێم وانیەوە ئاسان بێت لەبەرەوەی هێزی جیاوازمان هەیە و دارایی جیاوازمان هەیە کۆمەڵێک شتی جیاوازمان هەیە کە تا ئەو شتانەمان هەبێت بێگومانیانی مەسلحەتی جیاوازمانەیە وەکو حزب ینی وەکو هێزی جیاوازمانی ڕاستە بەناو هێزی پێشمەرگەیە خراوە بەڵام بینیمان لەو ڕووداوانی ئەم دوایە بینیمان ئەو هێزە یەکگرتووە چۆن پەرش بڵاو بۆ بە دوو هێز و سێ هێزی جیاواز بەڕاستی یعنی ئەوە حقیقەتێکە ناتوانین ئەمە ئینکاری لەوە بکەین بۆیە کارە کاتێکدا ئەم شتە جیاوازە هەبێ بە ناتوانین ڕاستی متمان داراییشمان جیاوازەکە تۆ چونکە ئێستا وەزارەتێکی داراییمان هەیە لە حکوومەتی جیاواز دەنێەوە هەردوو دارایی ئەو پارەیە کە بۆ موچە دەنێردرێ مشتەرەکە ئەوی تر جیاوازە هەممان زانین هەرێکەوە ئەوی خۆی هەیە جیرفانێکی تایبەتی خۆی و خەزانەی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەوەی کە مشتەرەکە بۆ موچەی با بڵێن فەرمانبەران دەچێت بە مەجبوری دەبێت وەک یەک بن یعنی ئەوە بەس پێداوەی کە زیاترەوەی بۆ گیرفانەکانی تر دەڕوا زیاتر لەوەی کە بۆ فەرمانبەران دێت لە داراییەکە من نازانم بەڕاستی وەکو ڕێژە و وەکو ئەوە چۆنە بەڵام منزانین بەرژەوەندی جیاوازەیە هەر حیزبە و با بڵێن ئیدارەیەکی دارایی تایبەت بەخۆی هەیە و بێزگە لەو خەزێنەی حکوومەت خەزێنەی تر هەیە دەبۆیە ینی شتێک نییە باوەڕ ناکەم ئەو حیزبانە نکولیشی لێ بکەن بۆ خۆیان بۆیە تا ئەو هەموو شتە جیاوازە هەبێ ئێمە هەمومان زانین هێزە و داراییە و کۆمەڵێک شتی ترێکە وا دەکات تۆ وەکو ئەوەی سەربەخۆ یەکێکی سەربەخۆیش بکەیت جاوانەمان هەیە ڕاستە لە لایەک و حکوومەت هەیە بەڵام لە لایەشتریشەوە و یەکە سەربەخۆیان وەکو حیزب سەرجەم وەکو دامەزراوەکانی حکوومەتیشان هەیە بۆ نمونە حیزب لە دنیا ئەوەی هەیە بۆ نمونە دارایی هەبێ هێزی هەبێ ئەمە دەزانین ینی مۆدێلی حیزب لە هەرێمی کوردستان بە تایبەتیەوە مۆدێلێکی کلاسیکی ستالینیە ینی وەکو حزبی شمولی دروست بوون بۆ هەموو شتێک موسسەیەکی تایبەت بە خۆیان هەیە ینی وەکو خود جەنابتان ئیشارەتان پێدا ئێمە هەتا بۆ مەسەلەی پەیوەندی کۆمەڵایەتی نازان بۆچی مەکتەبی جیاواز و موسسەی جیاواز هەیە لە ناو حزبەکاندا ئەوە بە خۆی نیشانەوەیە تۆ دەتەوێت بچیتە ناو هەموو کایەکانی کۆمەلگا هەموو بوارەکانی کۆمەلگا هەموو ئاستەکانی کۆمەلگا سیاسیش نەبێت جا کولتوریە کۆمەڵایەتیە تا دوایی لەگەڵ ڕەکو لە کۆڵان و لە هەموو شوێنەکەین تا بۆیە ئەوە حزبی کلاسیکی ستالینی یاخود شمولی هەندەجار تۆتالیتاری پێی دەڵێن هەر لەسەر ئەو مۆدێلە هاتووە بەڕاستی هەتا ئێستاش مەوجودە بەداخەوە زۆر لە حزب مۆدێرنەکانیش بەناوی مۆدێرنەوە ئێستا سیاسەت دروست دەبن بەڵێ لەسەر مەسەلەی پێکهێنانی حکوومەت پێشتر بەڕێزی وتدەم حکوومەتە جیاواز نابێت لە حکوومەتی ڕابردوو
ینی بۆچی ئەمە بڕیارێکی پێشوەختە مەسەرەن ڕەنگە کاندیدێکی تازەمان هەبێ بۆ سەرۆکی حکوومەت و ڕەنگە وەزیرەکانی شەر جیاواز بوون لە وەزیرەکانی ڕابردوو من چێشەم لەگەڵەوە نیە لەوانەیە مەسەرەوە حکوومەتی دێتە سەرەوە بە هەندێک سیمای تازە بێنە ناو حکوومەتەوە و لەوانەیە هەوڵش بدەن بە شێوازێکی تریش بکەن بەڵام ئەگەر خوێندنەوەیەک بۆ ئەرزی واقعی هەرێمی کوردستان بکەین ئێستا پێم وانە ینی ئەو حکوومەتی داهاتوو بتوانێت ئەوەندە جیاواز بێ لە حکوومەتەکانی پێشوو لەبەر چی بۆ نمونە ئایا حکوومەتە دەتوانێت بەرنامەیەکی هەبێ بۆ چاکسازی بنەڕەتی بۆ چاکسازی حەقیقی دەستی حزب دەتوانێت دوور بخاتەوە لە ناو دام و دەستگاکانی دەوڵەت ئایا دەتوانێت ئازادی و مافەکان فەرەهەم بکات بۆ هاوڵاتیان ئایا دەتوانێت خزمەت گوزاریە سەرەتایەکان بۆ هاوڵاتیان دابین بکات من بەو ئەوەی کە دەبینم تەماشای دەکەم پێم وانە لەبەرەوەی لەوانەیە بتوانرێ هەندێک لە کێشەی بابرن بۆ نمونە ئەوەی مەسلەی پاشەکەوتی موچا احتیمالی هەیە حکوومەتی داهاتوو هەوڵ بدات ئەوەیە چارەسەر بکات بە تایبەتیش لەسەر بۆی لەسەر خۆی بسەرەت بۆی بڵێت وانیشانی بدات کە ئەوە ئێمە گەشت هاتوونێتە قۆناغێکی تازە یعنی حکوومەتێکی تازە یاخود نازم دەورەیەکی تازە ئێمە بە شێوازێکی تریش دەکەن احتیمالی هەیە ئەو عیبەی یاخود ئەوەی کە لەسەر حکوومەتی پێشوو بۆ لەسەر مەسەلەی سیستەمی پاشەکەوتی موچە بەڕاستی لەبەرەوەی ئێمە دەزانین یانیەوە لەکەیەکی ئەوەیە ڕەشە لەسەر حکوومەتی پێشوو هاوڵاتیان وای دەبینین هیچ نەبێت بۆیە من پێم وایە حکوومەتی ئایندا لەوانەیە لە هەوڵی ئەوە دابێ ئەو مەسەلەیە چارەسەر بکات بەڵام ئەوەش دۆشتێتە سەر ئەوەی ئایا ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەغداد چۆن دەبێت ئەو بودجەیە کە لە بەغدادی ئایا بەردەوام دەبێت یا بەردەوام نابێت ئایا ئێمە دەتوانین پرسی نەوت لەگەڵ بەغداد چارەسەر بکەین یان نا ینی هەمووی ڕەبتە بەو مەسەلانەوە بەڵام لەلایەش تریشەوە بەڕاستی خەڵک چاوەڕوانی ئەوە دەکات چاکسازی حەقیقی بکرێ وەکو گوتم ئەگەر چاکسازی حەقیقی نەکرێ ئەگەر دەستی حزب باڵێن دەرنەهێنین لە ناو دام و دەستگاکاندا من پێم وانێ حزبی ئەو حکوومەتی داهاتووش بە هەمان پێشەوە ئەو حکوومەتی حزبەکان دەبێت بۆیە ئاسان نییە ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین کە ئەو حکوومەتی داهاتوو حکوومەتێکی زۆر جیاواز دەبێت. سپاس دەکەم کاک کەمال سەبارەت بە پارتی دموکراتی کوردستان کە 45 کورسی هێناوە باز لەو دەکرێت لەو 3 میلیۆن کەسەی کە مافی بەشداریانە بۆ پارتی لە سەدا 22 مەسەرەن دەنگدەران دەکات بەڵام پێدوانیە پارتی و مافی هەیە وەکو خۆی بۆ نمونە سەرۆکیێرم زیندوو بکاتەوە بە پرسی لایەنەکان بۆ نمونە سەرۆکی حکوومەت هەرخۆی ئەو مافەی هەیە بەڵام بۆ پۆستەکانی تریژ مەسەرەن خۆی کۆمەڵک پۆست دیاری بکە یاخودەوە پەیوەندی بە لاوازی لایەنەکانی دیکەوەیە. بەداخەوە پەیوەندی بە لاوازی لایەنەکانی کەوایە پەیوەندی بەوە هەیە کە لە چەند ساڵی ڕابردووە پارتی دیموکراتی کوردستان بە مەزاجی سیاسی خۆی چی ویستبێت لە کوردستان لە هەرێمی کوردستان پەیڕەوی کردووە پیادەی کردووە و شەرحانەی کردووە و یاسای بۆ داتاشیەوە و ئیلانەکانی کەش پێوەی پەیوەست بوون. ئێستا گەر دیقەت بێ پارتی دیموکراتی کوردستان کار لەسەرەوەکا کە مەرجەعی کورد گەڕێتوانێت بۆ شوێنێک کە لای پارتی دیموکراتی کوردستان بێ کە لای کاک مەسعود بێ سەرۆکیێرم لای کاک نێچیروان بەرزانی بێ و سەرۆکی حکوومەت لای کاک مەسرور بێ و چەندێک لە وەزارەتە سیادەکانی کە لەبەردەستیا بێ ئەوەی کامێنێتوانێ وەکو بەڕێز دکتۆرتی کە سەرۆکاتی پەرلەمانە سەرۆکاتی پەرلەمانش لە ناو لە ڕێگای دەنگەکانی ڕێگای ڕێژەی کورسیەکانی وانەیە کۆنتترۆلی ئەویش دەکات و تەنها شتێک کە ماوەتەوە ئێستا ئەو دەنگە جیاوازە یاخود ئەو جیاوازانەیە کە لە دەروی حیزبەکانە من هەندێک شتم بیستووە لە هەندێک لە میدیاکانە بڵاوکراتەوە هیوادارم وانە بێت ئەویژەوەی کە پارتی دیموکراتی کوردستان مەرجیە بۆ ئەو لانانی کە بەشدارە بن ئەبێت شەراکەتەکە شەراکەتی تەنها حکومەت نەبێت بێ پەرلەمانتارەکانیش یاخود پەرلەمانیش هەماهەنگی لەگەڵ حکومەتە هەبێت بەو مانایی ڕۆلی چاودێریکردن حەقی ڕۆلی چاودێریکردن لە پەرلەمانتارەکان هەسەنرێتەوە لەلایەکی ترەوانێ بازدەواکرێت کە میدیا بێ ڕۆڵێکی بێت لە دروستکردنی و تەبایی عنی کەواتە ڕۆلی چاودێریکردنی میدیا و ئازادی ڕادربڕینیش لەو حیزبانی کەیاندوێت لەگەڵ حکومەتە بەشدار بن هاوشێوەی ئەو اتفاق استراتیژی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیان بوو ئەمە دووبارە کاتەوە بەسەر لایەنە سیاسیەکانی تراوە تەسبیتی کە ئەوەی کە ئەو قسەی کە حەزەکەم تۆزێک زیاتر لەسەری بۆ مەسەلەی متمانە من
بۆ چوونەکەی دکتۆرە سەرمێنم من مەبەسم لە متمانە لەوە نییە کە ئەگەر حکوومەت تشکیل بوو متمانە دروستە بێ ئێستا بێ متمانەیە تەنها لە ناو لایەنە سیاسیەکانان نییە لە بینی یەکتریان لە ناو خودی حیزبەکانیشا بێ متمانەی بەرامبەر بە یەکتری هەیە چونکە ئەگەر بێ متمانەی نەبێت خێرە و پۆستی سەرۆکی هەرێم و پۆستی سەرۆکی حکوومەت بە یەکوانە هەردوو کاندیدەکە پارتی دیموکراتی کوردستان پێشنیارێکا کە پارتی دیموکراتی کوردستان لە تەفاوز و مفاوضاتکردنا زۆر ورد و ئاشنای ئەوەن کازانێمە ئاڵۆزی بۆ دروستکردنی تشکیلی حکوومەت دروستەکە بۆ لەم کاتە ئەمە بۆ ڕازیکردنی ئەوانە بۆ دروستکردنی هاوسەنگی ناو خۆیەتی یاخود لە کاتێکترا کە ئێمە زانین ئەگەر ئەم بێ متمانەیە تەنها لە ناو لایەنە سیاسیەکانە بێ ئەکرێ بە ئیتفاقێکی سیاسی ئەم بێ متمانەیە تا ڕادێک کەمڕەنگ کرێتەوە بەڵام کاتێک بێ متمانەی کاکەوێتە ناو شەقامەوە شەقام ئەگەر دیقەت بی ڕێژەی بەشداربوانی هاوڵاتیان بۆ پرۆسەی سیاسی لە هەڵبژاردنە دلیلیەوەی بێمتمانەیەکی زۆر هەیە بە پرۆسەی سیاسی لەم وڵاتە ئێمە من بڕواناکەم ئێستا هاوڵاتیانی کوردستان زۆرینە چاویان لەوە بێ کە بەڕێگای گۆڕینی دەموچاوەکانەوە بتوانرێ کێشە کەڵەکەبووەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت ئۆکۆی کە باس کرا لە پێشتر لەم بەرنامەیە دەستێوەردانی حیزب تەنها لە ناو حکوومەت و لە ناو ئەو جمگانی ترانیە دەستێوەردانی حکوومەت لە بازارە دەستدەوەرانی حیزب لە بازاردایە لە ژیانی خەڵکدایە تەنانەت لە تەعینکردنی فەڕاشێکی مەدرسەیەکەوە مەکتەبێکەوە تایەتی تاکو دەسەڵاتی قەزایی و داواکاری گشتی حیزب کۆنتڕۆڵی هەموو جمگەکانی بەڕێوەبردننی ئەم وڵاتەی کردووە هەمیشە ئێمە خەمێکمان هەبووە کە ئەم خەما لە جێی خۆیان بووە ئەویژە بوو ئەوە حکومەت نەبووە کە کاروباری ئەم وڵاتەی بەڕێوە بردووە هێزێکی سێبەر هەبوو لە پشتی حکومەتوانێک کە ئەو قودرەتی زیاتر بووە لەسەر حکومەت تۆ تەماشای میدیای ئەو حیزبانەکە زۆر لە میدیای حکومەت دەوڵەت گەورەترە تۆ تەماشای قەبارەی هێزە سەربازیەکانیان کە کەوەی هێزانەی بەهێزی حیزبێ ناسێنێتوانێت زۆر لە قودرەت و قابلیەتیان زیاتر لە هێو هێزانەی کە بە ناوی حکومەت و بە ناوی هێزی یەکگرتووی پێشمەرگەوە ناسراوەوە ئەمە جگەل لەو میزانیە گەورەی کە لەبەردەستی حیزبایە و حیزب دەستێوەردانەکانی نەک ناتوانێت کەم کاتوانم پێم وابێ ئەگەر کەمی کاتوانەیە جۆرێک لەم مۆدێلە گۆڕانکاری بەسرادێت کە ئەم جۆرە حیزبانەی کە ئیسا ئەم وەزعیان دروست کردووە تەحمولی ئەو گۆڕانکاریانە ناکات. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیارەندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەربان دادەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 070 224 75 74 یان 050 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاکتۆر سەبارەت بە مەسەلەی زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم وە سەرۆکی حکوومەتیش کە ڕاستپێر دراوە. ئێستا باز لەوە کە
سەرەتا سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم متمانەی پێدری پاشان سەرۆکی حکومەت بۆ خەڵکی کوردستان کامە زەرورترە کامەیە زووتر یەکلا بکرێتەوە؟ وڵای من بەر لەوە یانی دەمەوێت ئیشارە بۆ بدەم کە مەسەلەی زیندووکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێم دەتوانم بڵێم هەلێکی زێڕینی بۆ پارتی دیموکراتی کوردستان ڕەخساندووە. دوو ئامانز دەپێچێ لە ڕێی با بڵێن ئەوە یەکێکیانەوەی کە بیدات باسم کرد مەسەلەی حەلی سیراعی داخلی خۆی پێ دەکات زۆرێک لە تەوازن دەژێڕێتەوە هەم دەتوانێت بڵێ ئێوە نێچیروان بارزانانی دوور نەخراوەتەوە لە دەسەڵات بەڵکو پۆستێکی باڵاتری پێدراوە ئەمە لە لایەکەوە حەلی ئەو مشکلەیە دەکات لە ناوە خۆی با بڵێن بەڵام لە لایەشتریشەوە لەبەرەوەی ینی ئیمکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم نییە ئێستا لە با بڵێن هەڵبژاردنێکی ڕاستەوە خۆ لەلایەن خەڵکەوە دەبێت سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێ بەم ئەوەیە ئامانجێکی تریش لە پێشەوەیش ئەوەیە کە دەتوانێت بیکاتە بابەتێکی دانوستانەکان لەگەڵ لایەنەکان بڵێ ئەوەی من داخوازی ئێوەم بەجێگەاندووە سیستەمەکە دەکەین بە سیستەمی پەرلەمانی بەواتاشتر ئێوە داواکاریتان ئەوە بوو کە حزبەکانی تر با بڵین گۆڕان کۆمەڵ یەکێتی یەکگرتوش بە هەمان شێوە کە سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە هەڵبژێردنەوەک لە ناو خەڵکەوە بێت ئەوە نەبوو کە پرۆژەی یاسایی سەرۆکایەتی هەرێمیان پێشکەش کرد بوو داویست بگۆڕن بە بۆیە یانەوە دوو ئامانز دەپێچێت بەو شێوەیە وە لە هەمان کاتیشدا دەتوانم بڵێم دیسان ئەوە دەبێتە هۆکارێک بۆی کە ئەو سراعە داخلی خۆیان کە لە ناوە خۆیان دەکایە ڕابگیرێ بەچی بۆی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم هەندێکەم دەبێتەوە بەڵام ناتوێت دەتوانم بڵێم نانەوێت بە تەواوی گۆڕانکاری بەسەر دەسەڵاتەکانی بهێنن تەنیا ئەوەی کە پەیوەستە بە دەبێتە پەرلەمانی ئێستا پارتی و قەنەعاتی بۆ دروست و کە سیستەم لە کوردستان دەبێت پەرلەمانی بێت من پێم وایە بۆ خۆیان داوان کردووە هەر هیچ ئیمکانەتی ئەوە نییە کە تۆ هەڵبژاردنێک بکەیت ئێستا لە حاڵی ئێستادا ناتوانین هەڵبژاردننی تر ئەنجام بدەین بۆ سەرۆکی هەرێم بەڵکو ینی لە ڕووی ئەمەریەوە هەر دەتوانێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ پێم وایە داواشیان کردو ئیشکالیان لەسەرەوە نییە یەکێک لە لێتەکانی تریەوانەشەوە بێت کە باز دەکەن مەسەلەی سیستەمی سیاسی لە دەستوری یەکلا بکرێتەوە ئەمە دەستور مەسەلەیەشترە دواتر حتمما دەبێتەوە بابەتی نێوان با بڵێن لایەنەکان بەڵام پێشتر یعنی ئێستا ئیمکانیەوە نییە مەسەلەی پرسی سەرۆکایەتی هەرێم لە دەستور چارەسەر بکرێ بەڵکو لە هەمواری یاساکە بە هەمواری یاساکە دەکرێت من پێم وایە دوو ڕێگا هەیە ئەگەر باهین بێ ینی بۆی احتیمالی هەیە ئەگەر پەرلەمان دابنیشێت جەلسە یەکەمیان پەیوەست دەبێت بە مەسەلەی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆی بتوانرێت لەلایەن سەرۆکی هەرێمەوە با بڵێن دواتر مەسەلەی دەوەستێتە سەر ئەوەی بەڕاستی چۆن هەموار دەکرێت یاساکە ئەگەرنا لەلایەن سەرۆکی هەرێمەوە با بڵێن تەکلیف دەکرێت سەرۆکی حکوومەت بەڵام بە هەر حاڵ وەکو گوتمەوانەوە پەیوەستە بۆی خودی یاساکە چۆن هەموار دەکرێت ئەو جارە بە شێوەیە هەموار بکرێت و دەسەڵاتە لە سەرۆکی هەرێم بسەندرێتەوە بدرێتەوە بە پەرلەمان بە شێوازێکی تر بۆیە من پێم وایە ینی ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم لەوانەیە زۆر گۆڕانکاری لەسەر نەکرێت تەنیا ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لایەن خەڵکەوە بگۆڕدرێت بۆ پەرلەمان و احتیمالی هەیە بکەوێتە ژێر چاودێری با بڵێن پەرلەمانی وە قسە هەیە لەسەرەوەی ئایا مەسەلەی ئەنجومەنی ئاسایش ئایا لەژێر ڕەبت دەبێت بە سەرۆکی هەرێمەوە یاخود ڕەبت دەکرێتەوە بە سەرۆکی حکوومەت لەبەرەوەی ئێستا ئێمە دەزانین کاندیدی سەرۆکی حکوومەت تا ئێستا سەرۆکی ئەنجومەنی ئاسایشە پێم وایە ئەوەش جۆرێک لە با بڵێن ئالۆزی دروست دەکات یاخود لەوانەیە کۆس بێ بەڵام پێویستی بە ئەوەی لەوانێتەوە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە سپاس دەکەم کاک کەمال سەبارەت بە مەسەلەی زیندووکردنەوەی سەرۆکی هەرێم پێ وایە زەرورە بۆ کوردستان بارودۆخی کوردستان پێویستی بە مەسەلەی زیندووکردنەوەی سەرۆکی هەرێم هەیە؟ ئەزانی باو حقەتە باسکەین پارتی دیموکراتی کوردستان پێی وابوو کاتێکە ئەو یاسای سەرۆکایەتی هەرێمی هەڵپەسارد پێی وابوو کە پۆستی سەرۆک کۆماری بەردەکەوێت و ئەم دوو پۆستە لە بەرامبەر پێش لە نێوان یەکێتی پارتی لە بەرامبەر یەکتریا بوون ئەگەر ئەو پۆستە بەر پارتی دیموکراتی کوردستان بکەوتایە هەموو یاخود بڵین ئاکتیڤکردنەوەی سەرۆکایەتی هەرێم دوا دەکەوە تا ئەو وادەی کە پارتی دیموکراتی کوردستان خۆی پێویستی پێی دەبوو بەڵام کاتێ شانسی نەبوو لە وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار ناچار گەڕایە بوو ئەمەش بۆ دوو حاڵەتە یەکەمیان ئەوەیە کە
ئەگەر دیقەت بن هەموو پارتی دیموکراتی کوردستان کۆکن لەسەرەوەی کە هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان بە باش و خراپەوە لە بەردەستی کاک مەسعوددا بێ بەڵام هەموو پارتی دیموکراتی کوردستان کۆگنین ئەم دەسەڵاتانە هەمووی بدرێتە دەست کاک نێچیروان بەرزانی یاخود مەسعود بەرزانی هەرێکیان لەبەرەوەی کە ئەو دوانە تا ڕادەیەک ڕکابەری یەکترین و پارتی دیموکراتی کوردستان دابەشی دوو جەبهە بووە بۆ ئەوەی کە پۆستەکان بە هاوسەنگی لە نێوانیان دابەشکرد نەخود بدرێت بەڵام هەموو پارتی دیموکراتی کوردستان ینی ڕازی بوون ڕەزامەند بوون هیچ لارێکیان نەبوو کە ئەو پۆستە بە هەموو دەسەڵاتەکانیەوە لای کاک مەسعود بەرزانی مێنێتەوە بۆیە ئێستا ئەمە هەرچەنە وا دەرەکەوێت کە جۆرێک بۆ وەرقەیەک بێ بۆ تەفاوز لەگەڵ لایەنەکانە بەڵام ئەگەر لایەنەکان ئێستادا لە پارتی دیموکراتی کوردستان بکەن کە با سەرۆکایەتی هەرێم پۆستی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکەوە بژێرە پارتی دیموکراتی کوردستان خۆی مخالیفە بێت ئەمە پەیوەندی بە گۆڕینی سیستەمەوە نییە ئەمە پەیوەندی بە خوێنەوەی پارتی دیموکراتی کوردستانەوەیە بۆ ئەوەی کە یاساکان بەو ڕێژەیە بەو شێوەیە بەو منتیقەدا ڕێژەیە کە لەگەڵ بەرژەوەندەکانی خودی پارتی دیموکراتی کوردستان هاتەوە نەکو خەڵکی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بۆیە زیندووکردنەوەی یاخود پەیوەندی بە خەڵکەوە نیە پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوەیە و بەداخەوە لایەنە سیاسەکانی تر جۆرێک پێشەوەی کە لێکدانەوەی بۆ بکەن شەڕ لەسەر جێگیری دەکەن و ناتوانن لە بەرامبەر ئەو ئیرادەی پارتی دیموکراتی کوردستانە قسەیەکی تازە بکەن. بەڵێ بەس کاک کەمال بۆ کوردستان پێویستمان بە سەرۆکی هەرێم نییە چونکە ئایا پێویستمان پێێتی یاخود نەدوو بۆ چوونەنێکیان پێیان وایە کە زیادەیە ئێمە لە 92 تا 2005 سەرۆکمان نەبوو ئەندێکیان دەڵێن نەخێر پێویستمان پێێتی بۆ هەرێمی کوردستان. من پێم پۆستی سەرۆکی هەرێمیش بەم حاڵەی بەقەدەر سەرۆکی حکوومەتی جاران دەسەڵاتی بێ مادام کاک مەسعود لە پشتەوە ئەوکو مەرجە ئەمێنێتەوە مادام کاک مەسعود تەدەخول لە شؤون و کاروباری بەڕێوەبردنی وڵاتە دەکات دەسەڵاتەکان لای کاک مەسعود دەبێ نەک لای سەرۆکی هەرێم نەک لای سەرۆکی حکوومەت ئەو دوو پۆستە لە هەچ کەسێکی تر بێ. بەڵێ یعنی پێ دوای ئێستا بڕیاری کوردستان هەر لای مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لای کەسی تر نییە؟ لای کەسی تر نابێت بڵێ ڕەنگە ئەمان لە شکلیات وا دەرکەوێت کە هەندێک گۆڕانکاریەکەن و من پێشتر ڕئیشم هەروە بووە نەکرد ئێستا پێشتر ڕەم وا بووە کە حکوومەتیش دوایین بڕیار لە لای حکوومەت نەبووە دوایین بڕیار لای کاک مەسعود بوو کە ئەو کاتەی کە لە پۆستی سەرۆکی هەرێما و یاخود لە پۆستی سەرۆکی هەرێما نەبوو بێ لەبەرەوەی کە سایکلۆجێتی ئەم حیزبانە وایە کەسی یەکەمی حیزب باڵا دەستە بەسەر هەموو وڵاتە نەکو ئەوەی کە ئێمە ئیقرار نەکراوە بڕیار نەدراوە ئێمە متمانەمان بە موسسات بێ وڵاتەکەم وڵاتێکی موسساتی نیە ئەوەی کە هەیە شکڵیە چۆن ڕێکخراوێکەکەی بە ناوی ڕێکخراوی ژنانەوە داکۆکی لە ژنانەکە هیچەکەی بە ناوی لاوانەوە داکۆکی لاوانەکە لە ئەساس ئەوانە ئەم تشکیلی حکوومەتەوەمان ئەمە بۆ کار بەڕێکردن بۆ شەرحەنە پێکردنی بڕیارەکانی حیزبە زیاتر نەکۆی کە حکوومەتێکە بێت وەکو حکوومەت و ئەو دابشکارێکەی لە بینی پارتیویەتی شایە وەکو باسمان کرد جێگیری سەرۆکی حکوومەتی پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە لە زۆر حاڵتا بەقەدەر سەرۆکی حکوومەت دەسەڵاتیەوە بێ ئەگەر هیچ نەبێت لە منتیقە نفوزی خۆیان وەکو سەرۆکی حکوومەت مامەڵەی کردووە لەبەرەوە ئەمە حکوومەتێک نەبووە کە حکوومەت بێ ئەم تشکیلکردنەوەی ئەم حکوومەتەش هەمان درێژەی ئەم سیستەمە ئەم شێوازە لە حکومڕانی و ئیدارەکردن دەبێت کە منتیقە نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان باڵا دەست دەبێ و منتیقە نفوزی پارتی دیموکراتی کوردستان و لە کۆی ئەم دوو ئیدارەیەش پارتی دیموکراتی کوردستان حسەی ئەسەدی هەیە لەناو پارتی دیموکراتی کوردستانیش کاک مەسعود جا ئەگەر لە سەرۆکی هەرێما بێ یاخود دەروی پۆستی سەرۆکی هەرێم. بەڵێ بەس سەبارەت بە پۆستە سیادیەکان پێ دوایە جگەرەوەی کە پارتی بۆ نمونە ئێستا سەرۆکی ئەنجومەنی ئاسایش مەسەڵەن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم وەزارەتی سامانە سروشتیەکانەیە کە پێشتر لای بۆ وەزارەتی ناوخۆ هەیە پێ دوای ئەم جارش وەزارەتە گرنگان نادات بە لایەنەکانی دیکە؟ من پێم وایە تا ئێستا لەناو خۆی خودی پارتیا کێشەیە لەسەر دانانەوەی ئاشتی ئەورامی چکە ئاشتی ئەورامی ئێستا وەزارەتەکەی لە بەریتانیا کە دەڵێن کارمەندەکانیشی لە بەریتانی لە شوقەیەکە وەزارەتەکەی حاسی کردووە کارمەندەکانی شڵەن بەریتانین و ئەم پیاوە کۆمەڵی نهێنی گەورەی لە ئایا وا بە ئاسانێت توان دەستبەرداری بن کۆمەڵی پارەی قەرز هەیە لەلایەن حیزبەکان یاخود لەلایەن کۆمپانیەکان ئەمە کۆدەکانی تەنها لای کاک ئاشتی ئەورامی و کاک ئاشتی ئەورامی لەبەروی جێگیری نەبووە توانێم کۆدانە بکاتەوە من پێم وایە کە بڕیار دراوە ئەوەی کە بیستمانە یاکو زانیاری باسیکەین بڕیار دراوە هیچ وەزیر لە وەزیرە کۆنەکاندا
دانەنرێتوانێ بەڵام ئێکێ لەوانە کە ئاشتیێورامیە کۆمەڵێک دەسەڵاتی ئەمێنێتوانێ بۆ مەسەلەی پرسی نوت و غاز لە هەرێمی کوردستان بەڵێ ینی پێدوە لەبەرە و نهێنیانە کەلایەتی پێدوە نهێنی گەندەڵیە بۆیە قورسە لا ببرێ بە بۆ چوونی بەڕێز نەگنێنی گەندەڵی کۆمەڵێک کۆدی لایە کە پارەیەکی زۆر بڵاو کراوەتەوە لە شکلی قەرزە لە شکلی ڕێخستنەوەیە ئەم وەزارتە وەزارەت نەبووە شخصێ بەڕێوی بردووە چەند کەسێ بەڕێویان بردووە ئێستا تۆم کەسە لابێ ئەم وەزارەت کەسێکی ترینتە ئەم شوێنە لابوودە کە پێویستی بە زانیاری و معلومات هەیە بێ ئاشتیێورامی لەگەڵ یابێت ئەی لە سێبەرە یاخود لە دەرە یاکو بە شێوەی مستەشار بەڵام من خۆم قەناعەتم وانییە کە دائەنرێتەوە بەڵام بەشی لە دەسەڵاتەکانی وەزارەتی سامانە سروشتەکان ئەگەڕێتەوە دیسانەوە جارێکی تر بۆ بڕیار و بۆ چوونەکانی ئاشتی هەورامی بەڵێ سوپاس دەکەم یعنی ئەمەیەکێک لەو پۆستانەی کاڵم گرفت بۆ پارتی دموکراتی چکە ئێمە موسساتمان نەبووە بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی پێ دوایە ئەگەر بەشدارن لەم حکوومەت دەتوانن گۆڕانکاری دروست بکەن لە ڕاستیدا ینی تەجروبەی پێشترەوە بکە حکوومەتی بنکە فراوان بینیمانیان تەجروبەیەکی زۆر ئەوە نەبوو لە قۆناغێکی زۆر ئالۆزدا بوو بەڕاستی بەڵام من پێم وایە حکوومەتی ئەو جارە هەرچەند بە پێچەوانی ئەو ڕابوتونانێکە هەیە دەڵێن کە حکوومەتی بنکە فراوان باش نابێت من پێم وایە هەرچەندە لایەنەکان زیاتر بەشداری تێدا بکەن لەوانەیە بتوان کاریگەریان زیاتر بێت لەسەر بڵێن ئەدای حکوومەتەکە بەڵام من پێم وانە ینی وەکو حزب ینی حزبەکان بە تایبەتیژەوە حزبەکانی معارەزە سوود بکەن لەوەی کە بەشدار بن لە حکوومەت لەبەرەوەی وەکو گوتم حکوومەتی ئایندەش لەوانەیە نەتوانێت ئەو داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکات بۆیە بە باوەڕی من هەر کەسێک لەناو حکوومەت بەشداری بکات حزبێک ناو حکوومەتە بەشداری بکات احتیمالی هەیە زیاتر بکەوێتە جێی با بڵێن گلەی و ناڕەزایی خەڵک لەوانەیە لە هەڵبژاردننی ئایندە لە زیاتی ئەوەی سوود بکات لەوانەیە زەرەر بکات بەڕاستی لەوانەیە بنکەی جەماوەریەکەی زیاتر لێ ناڕازی بن لەبەرەوەی حکوومەتی داهاتوش حکوومەتێک نابێ بتوانێت داواکاریەکانی خەڵک جێبەجێ بکە مەسەلەی پاشەکەوتی سیستمی موسە بە شێوەیەکی بنەڕەتی لەوانەیە بە ئاسانی چارەسەر نەبێ خزمەت گوزاریەکان بە ئاسانی نەتواندرێ پێشکەش بە خەڵک بکرێ و مەسەلەی ئەو پرسی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەوانەیە ئەوەش بە ئاسانی نەتوانرێ بۆیە من پێم وانییە وەکو با بڵێن حزبەکان لایەنەکان سوود لە بەشداریان بینین بەڵام پێخۆشە هەموو لایەنەکان بەشدار من پێم وایە پارتی پێخۆشە بەڵام بە مەرجی هەیە بۆ مەسەلەی بەشداریکردن لە ناو حکوومەت داویژەوەیە کە دەڵێت تۆ نابێ بە ڕۆژ لە حکوومەت بی و بە شەو ئۆپۆزیسیۆن بیت یعنی ئەوە لە مێژانی ئەویان خستۆتە ڕوو بۆیە پارتی دیموکراتی کوردستان پێخۆشە لایەنەکانی تر بەشداری بکەن بەڵام بەو مەرجانە ڕازی بن یاخو وەکو دەڵێن کە بە فعلی لەناو حکوومەت بن ینی ڕازی بن بۆ بەرنامەیە کە لەلایەن حکوومەتەوە دان دەدرێت بەڵام وەکو گوتم احتیمالی هەیە ئەگەر لایەنەکانی تر لەناو حکوومەت دابن بتوانن تەسیریان هەبێت لەسەر ئەدای حکوومەت هیچ نەبێت لە وەزارەتەکانی خۆیان نمونەمان هەیە هەندێک با بڵێن وەزیر لە لایەنەکانی تر کە باسییان لەوە دەکرێت باز لەوە دەکرێت کە وەزیری سەرکەوتوو بوون لە وەزارەتەکەیان هەندێک چاکسازی و ڕیفۆرمیان ئەنجام داوە هیچ نەبێ جۆرێک لە عدالەتی و باوڵێن یەکسانیان پێڕاو کردووە سەرکەوتو وێ بۆ چوون من هەندێک ینی هەندێک تەقیم کراوە من بۆ خۆم ناتوانم تەقیمە بکەم بەڵام باز لە هەندێک وڵی هەنمونە بێنەوە باز لە کاک عەبدولستار دەکرد بۆ نمونە ینی هەندێک لە نمونەیەکە احتیمالی هەیە وەزیری تریش بێ من تەقیمی من نییە ینی تێگەشتێکی عام هەیە لەسەر شتانە بۆیە من پێم وایە ئەگەر هەندێک با بڵێن لایەنەکانی تر جددی بن و هەوڵ بدەن بەرنامەی خۆیان لەناو حکوومەتدا جێبەجێکەن ئەگەر نەتوانن لەناو تەواوی حکوومەت کابینەکەش جێبەجێ بکەن هیچ نەبێت دەتوانن لە وەزارەتەکەی خۆیان جێبەجێ بکەن ینی وە نمونەیەکمان هێناوە بۆیە لەو ڕۆوە لەوانەیە سوودی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی پێم وایە دەکەونە بەر شەرمەزاری خەڵک بەس پێ دوێ بۆچی پارتی مەسەلەن جار پێمان دەبێت کە ناوێ کۆمەڵ بەشداری بکە وەکو چاودێرێکن سێن لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی پێگەر بگەڕێنەوە بۆ ئەو پەیوەندی یاخود ئەو ڕووداوانەی ڕابردوو پێ بەر لە هەڵبژاردن
کۆمەڵ هەڵوێستێکی دەتوانم بڵێم توندی هەبوو بەرامبەر بە پارتی هەم لە مەسلەی پرسی سەرۆکایەتی هەرێم هەم لە تاوای پرسەکانی تر ئەم بەفعلی دەتوان بڵێم معارەزێکی حەقیقی بڕاستە لە ناو حکوومەتدا بوو بەڵام لە هەمان کاتیشدا زۆرێک لە ئەوەی پێوە دیار بوو بۆیە پارتی ناوێت ئەو تەجروبەیە دووبارە بێتەوە بۆیە ئێستا و مەرجێ داناوە ئەوەی کە دێت لە حکوومەتدا بەشدار دەبێت پێویستە با بڵێن لەناو حکوومەت بێنەوەک معارەزە بێ و ڕازی بێ بە بەرنامەی حکوومەت ئەوەی کە لەلایەن با بڵێن ئەنجومەنی وەزیرانەوە دادەڕێژرێ و کاگرۆڤ باسی شتێکی تریشی کرد مەسەلەی ئەوەی لەناو کاکەمال بوورە کە لەناو پەرلەمانیش بە هەمان شێوە پێویستە وەکو تیمێک ئیش بکەن یعنی بۆیە ئایا حزبەکانە و حزبانە ئایا کۆمەڵ گۆڕان و حزبەکانی تریش ئایا ئامادەن بۆ شێوەیە ئیش بکەن لەبەرەوەی ئەو کاتە لە ناو پەرلەماندا مانای جیاوازی حزبەکان نامێنێ بەڕاستی دەبن بە یەک تیم هەمووکۆی کە لە چۆن لە حکوومەت دەبن لە ناو پەرلەمانیش بە هەمان شێوە نازانم پێم وایە تۆزێک زەرمەند دەبنەوە بەڵێ سوپاس دەکەم کاک کەمال کاتشمان کەماوە سەبارەت بەوەی کە کابینەی پێشتووی زۆری خەیان تەژدمانگی خەیان پێ دوای ئەم جارش کابینەکە زیاتر دەخەیانێ پێکێنانی پێ دوای دەکەوێتە کەیەوە بە کورتی بێ سوپاس دەکەیت ئەوەی کە من ئەمڕۆ گوێم لایەکە لە دانوستکارەکان بوو دەیگوت ئێشتا ئێمە لەسەر وردەکاری هەر قسەمان نەکردو تەنها قسەمان لەسەر ئیتیفاقێکی سیاسی و نیشاندانی نیەت پاکیمان نیشانداوە بۆ یەکتری چکە لە جەلسەی پێشووتری نێوان پارتی و یەکێتیە بارگرژی و ئاڵۆزی دروست بوو ئەمجارە ئەهوەنتر بووە و من پێم وابێت بۆ چەند مانگی تریش دواکەوێت و پارتی دیموکراتی کوردستان بەشێک لەوەی کە توندە پەلە دەکات دەیەوێت چکە مەسرور بەرزانی یەکەم پۆستێتی کە لە حکوومەتە ئیشکات سەرۆکی حکوومەت بێ دەیەوێت زۆرینی لایەنەکان بەشدار بێ بۆی هیچ نەبێ ئاڵۆزی و کەم و کورتی لە ناو حکوومەتەکان نەبێت بۆی کە ئەو تووشی ئەزمونێکی شکست خواردو نەبێ من پێم وابێ ئەو بەشێکی بەخەمەوە هاتنی پارتی دیموکراتی کوردستانە بۆ مەسرور بارزانی و دەیەوێت سەرۆکی کابینەکەی سەرۆکی سەرکەوتو بێت. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان کەمارۆڤ سەرنووسەری ماڵپەڕی شارپرس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی هەروە بەڕێز دکتۆر دانا سعی سۆفی ڕێکخەری ئینستیتوتی ریفۆرم بۆ گەشە پێدان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ کارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.